هونەری هەڵکۆڵین لەسەر بەردی گرانێت بەبێ بەکارهێنانی ڕەنگ بەدەست و فرێس ئەنجام دەدات. ئێستا بۆ یەکەم جار دەبێ بە قەڵەمێک بە پێنووسێک بە ماجیکێک بینووسی جوان دوای بێ ئەوەی بە دەوریدا خەتی بکێشی و اینجا دوای خەتکێشانەکەت اینجا بێدەست بە حەفرکردن بکەیت. ئێستا هەروەک دەبینن ئێستا نووسینەکەم بە ماجیک نووسی دواتریش هەر بەو فرێزەی دەوری نووسینەکەم خەت کێشا و اینجا ئەو دەفعی دەست دەکەین بە هەڵکۆڵین و حەفرکردنی. ڕەسوڵ گەوهەری باسی لەوە کرد کە بۆ ماوەی نزیکەی 22 ساڵە کاری شێوەکاری دەکات و چەندین پێشانگەی تایبەتی لەو بوارەدا کردوتەوە. سۆزان کە هاوسەری ڕەسوڵی شێوەکارە ئەویش شانبەشانی هاوسەرەکەی لەو بوارەدا کار دەکات و توانیویەتی بە فرێز نەخش لەسەر هەندێک کەلوپەلی ماڵەوەدا بنێت. زیاتر من وەک کاری نێوماڵ خۆم تێدا دیتەوە. بۆ نمونە ئێستێ ئەو فینجانە ئەوانە ئێستێ خۆم دروستم کردووە و هەروە بۆ هاوڕێکانیشم زۆرجار بۆم دروست کردوونە و بە هەدیە پێم داون ئیتر بەو شێوەیە منیش بەرداوام بووم لەگەڵی. بۆ بینینی زیاتر لە کارە هونەریەکانی سەردانی ئەم گۆڕستانە دەکەین. زۆرێک لە کێل و بەردانەی نێو ئەم گۆڕستانە دروستکراوی ئەم هونەرمەندە شێوەکارن وەک باسی لەوە دەکرد. هەموو دۆست و برادرانی کە دەزانن من بە کاری شێوەکاری بەدەست دەکەم هونەری دەستیە بە تایبەت بە بێڕەنگە بە زۆری نەداوە لە من دەکەن ئەوە کە لێرە بۆیان دروست بکەم و دەتوانم بڵم زۆریش من حەزم کردووە و خولیای کارەکەش بووم و من توانیومە بە دروستکردنی ئەو کێل و بەردەیە بۆ بنەماڵەیە تەنانە دڵی خۆشم و دڵی و بنەماڵەیە شەرخۆش بکەم. حەز و خولیای خۆم بووە. جێباسە ئەم هونەرەوە خۆیەتی خۆلیای خۆیەتی بۆیە ڕۆژانە سەرقاڵی داهێنان و فێربوون و زانیاری زیاترە لەسەر هونەری هەڵکۆڵین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.